موانە دەردەکەین مویەکی زۆری تێدایە مۆکانی دەردەکەین دوای ئەوجا قۆناغی پاشەوە خاوێن دەکەین و دەیشۆین ئەوجا بە لەیزەرەکە لێ دەدەین جیهازی لەیزەر بەکاردێنین ئەوە مۆکانێتی مویەکی زۆری تێدایە خاوێن دەکەینەوە پاشەوە کە خاوێنمان کرد و مۆکانمان دەرهینە ئەوجا دەیشۆین بە ئۆکسیجین دەیشۆین و وشکی دەکەینەوە دوای جیهاز لەیزەرەکەی بەکاردێنین بەردەوامین لە نەخۆشخانەی مێرەبانی چارەسەرکردنی ناسووری مووی کلێنجە ناسووری کۆم و هەروەها مایسیدی بە ئامێری لەیزەر زۆر ئینشاڵڵا تایجی زۆر باش دەبی بەسپادە دەکا جیهازێکی باشمانی متەتەوەر لەیزەر دەستەکان خۆش بی سپاست دەکەین ئینشاڵڵا خۆش فایدەدا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی